بەناوی خۆی بەخشندەی میهرەبان سڵاوتەن لەبێت بینەرە بە ڕێز و خۆشەویستەکانی بەرنامەی دین و دنیا خۆشحاڵین لە ئاڵلقەیەکی نوێی بەرنمەکەتان بە خزمەتەوەی بە ڕێز و خۆشەویست ئەگەینەوە ئازیزان لە زنجیرە ئەڵلقەیەکی بەرنمەکەتان بەرنامەی دین و دنیا هەڵوێستەمان کرد لەسەر ژیان نامەی هەریەکە لە خەلیفەکانی ڕاشدین خولەفای ڕاشدین ڕزا و ڕەحمەتی خۆیان لێبێ لە دوو ئەڵلقەی سەرەتا باسی ژیان نامەی ئیمامی ئەبوو بەکر و دوایەویش لە دوو ئەڵلقەیە باسی ژیان نامەی عومەری کوڕی خەتاب ئەمیرالمومینین خۆی لێ ڕازی بێت دواتریش لە دوو ئەڵلقەیە باسمان لە ژیانی ئیمامی عوسمانی کوڕی عەفان خۆی لێ ڕازی بێ کرد. ئێستا و لە ئەڵلقەی ئەم جارەدا باس لە سەرەتا و دەستپێکی خلافەتی ئیمامی عەلی کوڕی ئەبی تاڵیبەکەین خۆی لێ ڕازی بێ. بزانین سەردەمی ئیمامی عەلی وەکو خەلیفەی موسڵمانان ئەمیرالمومینین چۆن دەستی پێکرد و چۆن کاروباری مسلمانانی بەڕێوە برد و لە سەردەمی ئیمامی عەلیە خۆی لێ ڕازی بێت زیاتر جۆرێک لە گیر و گرفت لە نێوان ئومەی ئیسلامیە و دووبەرەکی یەخەی مسلمانانی گرتەوە و شەڕ و ئاژاوە دروست بوو لە نێوانیانە خوێن ڕژا بەداخەوە. ئێمە هەڵوێستەی جدیەکەین لەسەر ئەم بابەتانەوە ڕوونیەکەینەوە لەگەڵ بەڕێز و خۆشەویست دکتۆر حسێن محەممەد ساڵح پسپۆڕی مێژووی ئیسلامی و مامۆستای زانکۆ. زۆر سپاسی بەڕێزیانەکەین کە ئەم هەموو ئەڵلقەیە و ئەم هەموو بەرنامەیە کاتی زێڕینیەوانمان گرت. سپاس کاک دکتۆر وام سپاس بۆ ئێوە فەختان کاشڵە زۆر مەمنون. وەکو لە سەرەتایە باسم کرد کە لە پێشوە باسی ژیان نامە و سەردەمی دەسەڵات و کارجاری هەرێکە لە خولەفای ڕاشدینمان کرد. ئێستا دوا هەمین خەلیفەی ڕاشدین ئیمامی عەلی کوڕی ئەبی تاڵب خۆی لێ ڕازی بێت باس لە سەردەمی زێڕینیەم خەلیفە گەورەی موسڵمانانەکەین. گەیشتینەوە کە ئیمامی عوسمانی کوڕی عەفان خەلیفەی سێهەمی موسڵمانان شەهید کرا. بە شەهیدکردنی ئیمامی عوسمان نەبێ سەردەمی خەلیفەی چوارەم دەست پێ بکە. ئەم خەلیفەی چێ بوو و چۆن ناونرا و چۆن بەیعەتی پێدرا. سەرەتا تەنها بە ناوی خوا حەمد و سەنا و سوپاس و ستایشیش هەر بۆ خوا درود و سەلات و سەلامی خوا لەسەر پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام. دەستخۆشی و دوعای خێرم بۆ بەڕێستان بۆ کەناڵی ئاسمانی پەیام ئەم برا بەڕێزانی کەوا لە پشتی کامێرۆ ماندوون لەگەڵمانە. ڕێز و سڵاو و حورمەتیشم بۆ بینەران و بیسەناری کەناڵی ئاسمانی پەیام ئەوانەی کەوا بە متابعە و بە دوواداچوونی بەرنامەکانیان کردووە. داواکاری لە خوای گەورە یارمەتی دەرمان بێ بۆەوەی بتوانین کە بە باشترین شێوە ڕوونکردنەوە هەندێک ڕوونکردنەوە بین لەسەر ئەو ڕووداوە دڵتەزێنانەی کەوا بەتایبەتی لە سەردەمی خەلیفەی چوارەم عەلی کوڕی ئەبوو تاڵیب ڕزای خوای لێبێ ڕوویانە. ئێمە لە حەڵقەی شەشەمی بەرنامەکانمانە کە حەڵقەی دووەمی سەردەمی خەلیفە عوسمانی کوڕی عەفان بوو ڕزای خوای لێبێ باسمان لە شەهیدکردنی عوسمانی کوڕی عەفان و چۆنێتی شەهیدکردنەکەی کرد کە بەدەستی ئاژاوەچیەکان عوسمانی کوڕی عەفان شەهید کرا. ئاژاوەچیەکانیش گومانی تیان نییە لەوەی کە ئێمە هەر لە هەفتەی ڕابردووە ئاماژەمان پێکرد کە عەبدوڵای کوڕی سەبە ڕۆڵی زۆر دیار و بەچاوی هەبووە لە کۆکردنەوەی ئەو خەڵکە و لە تاودانی بیری توندڕەوی و بیری ئاژاوەچێتی بۆ لە ناو ئومەتی ئیسلامیە بە ئومێدی ئەوەی کەوا بە نیەتی و مەبەستی خۆی کە بتوانێت تۆڵە لە ئاینی پیرۆزی ئیسلام بکاتەوە چونکە عەبدوڵای کوڕی سەبە جوولەکەیەکی یەهودی بوو دانیشتووی شاری یەمەن بوو کە لە ساڵی 31 بۆ 32 کۆچی لە سەردەمی عوسمانی کوڕی عەفانە ڕزای خوای لێبێ موسڵمان بوونی خۆی ئاشکراکە بەڵام لە ناخەوە هەر ڕق و کینەی لە دڵا بوو. هەوڵی زۆری یا کە خەڵکێکی لە خۆی کۆکردەوانێ لە شاری بەسڕە لە شاری کوفە لە شاری میسر سەرنجام لە ساڵی 35 کۆچیە لە مانگی ذیلحیجە دەستیان چووە خوێنی عوسمانی کوڕی عەفان و شەهیدیان کرد. ئەمەمان ئێمە لە کاک دکتۆر یەکێک بپرسێ مەسەرەن بۆ ئەو زەمینەیە ئەوەندە لەبار بوو بۆ ئەو بتوانێت بە جۆرێک لە جۆرەکان و کۆڵێت تەراتێنی تیا بکە. زەمینەکە بەو شێوەیە لەبار بوو لە سەردەمی عوسمانی کوڕی عەفان ڕزای خوای لێبێ فتوحاتی ئیسلامی زۆر بوو. زۆر لە ناوچەکان هاتنە ناو
ژێڕکێفی دەسەڵاتی ئیسلامی و خەڵکەکە مسلمان بوون کە ئەم خەڵکە مسلمان بوون تازە مسلمانن هێشتا شارەزایەکی باشیان لە ئاینی پیرۆزی ئیسلامی ئەمە یەک دووهەم عەبدوڵای کوڕی سەبە خۆی جوولەکەیە و شارەزایی باشی لە تەورات و لە ئینجیلا هەیە کەسێکی زۆر بلیمەت و لێ هاتووە خاڵی سێهەم کە عەبدوڵای کوڕی سەبە خەڵکی یەمەنە یەمەن مقاتەعەیەک بووە لە ژێردەستی فارسی ساسانیەکانە فارسی ساسانیەکانی مەجوسی و ئاگرپەرست بوون یعنی ئەم عەقیدە و مەبدە و بیر و باوەڕی عەبدوڵای کوڕی سەبە یەهودی و متوربەکراو بە بیری مەجوسی ئەم دوو خاڵە بە هەردووکیان ڕق و کینەی لە دڵا دروست کردووە بۆ تۆڵەسەندنەوە لە ئاینی پیرۆزی ئیسلام وەکو یەهودی کەوا دینی یەهود ئیتر کۆتایی پێێت و دینی ئیسلام هاتووە شوێن یەکرێتەوانی وەکو دەسەڵاتی سوڵتە و دەسەڵات و هەیمەنەی ئیمپراتۆریەتی فارسی لە سەردەمی عومەری کوڕی خەتاب ڕەزای خوای لێبێ تێشکا و لە ناوچوو بۆیە ئەم دوو ڕقە لە دڵیا تاوی سند بۆ ئەوەی کەوا بتوانێت هەوڵ بات بۆ دروستکردنی ئاژەیەک کوتلەیەک گروپێک لە خۆی کۆبکاتەوانی کە ژمارەیەکی باش و بەرچاو لە دەوری بوون و هەموو ئەمانش خاوەنی نفوذ و خاوەنی پێگەی بەهێز لە ناو ئەو سێ شارەی کە باسمان کرد و خاوەنی عەشیرەت و بنەماڵە و کەسوکار و ئەم شتانە بوون کۆمەڵگەی عەرەبیش جۆرێک لە جۆرەکان هاوکار بێگومان بێگو ئەمانە هۆکار بوون بۆ ئەوەی کە عەبدوڵای کوڕی سەبە ئەو ڕۆڵە ببێنێت لەسەر و هەموو ئەم هۆکارانەوە کە سەرەتاوە خۆی کەسێکی زۆر بلیمەت و بەتوانە هەر ساتێک و لە شوێنێکە بینراوە و هەر ڕووداوێک و بەنەوەیەک دەرکەوتووە هەر جاری بە ناوێکەوە هەر جارەی بە جۆرێک ڕۆڵی بینیوە لە گێڕانی فیتنە و ئاژاوەکانە بەڵێ وتمان لە ساڵی 35 کۆچی لە مانگی ذیلحیجە بێتەحدید هەژدەی ذیلحیجە ساڵی 35 کۆچی دەستیان چووە خوێنی خەلیفەی سێهەمی مسلمانان عوسمانی کوڕی عەفان ڕەزای خوای لێبێ بە مەزلومی لە ماڵەکەی خۆیان شەهیدیان کرد بەڵێ دوای ئەوەی کەوا شەهید کرا تەبعەن ئێمە هەر لە حەڵقەکانی پێشووە باسی ئەومان کرد کە عەلی کوڕی ئەبوو تاڵیب ڕەزای خوای لێبێ لە شاری مەکە بوو مەدینە بوو عەفو یەکێک بوو لەوانەی کە هەوڵی ئەیا بۆ ئەوەی کەوا بەرگری لە عوسمانی کوڕی عەفان کە هات بۆ لای فەرمووی من هێزێکی باشم هەیە ئەتوانم هەموو ئەمانە دەرکەم لە ناو شاری مەدینە بەڵام عوسمانی کوڕی عەفان ڕەزای خوای لێبێ ڕێگەی نەیاکەوە هیچ جۆرە بەرگریەک و شەڕێک دروست بێت لە ناو شاری مەدینە و لە پێناوی ئەوەی بەڵێ لە پێناوی ئەوەی کە لە ناو شاری مەدینە خوێن نەڕێژرێت ئەمە یەک دووهەم بەهۆی ئەمەوە ئاژاوە فیتنە لە ناو مسلمانانە دروست نەبێ بەڵام بەداخەوە هەر دروستیش بوو هەواڵ درا بە عەلی کوڕی ئەبوو تاڵیب ڕەزای خوای لێبێ کە لە ماڵەکەی خۆیان بوو و حەسەنی کوڕیشی جێهێشت بوو لە بەردەرگای ماڵی عوسمانی کوڕی عەفان و باسماکە کە یەکێک بوو لەوانی برینار کرا کە دیفاعی لە عەلی کوڕی ئەبوو تاڵیبە کە ڕەزای خوای لێبێ وتیان کە عوسمانی کوڕی عەفان شەهید کراوە و ئەبێت تۆ ببیت بە خەلیفە بەیعەت بینێ ئەمانە کێ بوون کە چوون بۆ ماڵی عوسمانی کوڕی بۆ ماڵی عەلی کوڕی ئەبوو تاڵیب ڕەزای خوای لێبێ ابن کەثیر لە بیدایە و نهایە ڕیوایەتێکی هێنا ئەفەرمێ فدخل الناس على علی ابن ئەبی تاڵیب خەڵکی چوونە ماڵەوە بەلای عەلی کوڕی ئەبوو بەڵام ڕیوایەتی ترمان هەیە لە کتێبەکانی حەدیثە ئاماژەکە ئەفەرمێ فدخل المهاجرون والأنصار مهاجر و ئەنسار یعنی گەورە هاوڵانی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام لە کۆچبەران و لە پشتیوانان کە ناوی مەجموعەیەکیان بە واضحی هاتووە لەوانە ئەبوو ئەیوبی ئەنساری لەوانە عەبدوڵای کوڕی مەسعود لەوانە عەبدوڵای کوڕی عەباس کۆمەڵێک لە سەحابە ناویان هاتووە کە چوون بۆ ماڵی عەلی کوڕی ئەبوو تاڵیب و داوایان لێ کرد بۆ ئەوەی کەوا بە زووترین کات ئەم ببێت بە خەلیفە لەبەر دوو هۆکار لەبەر سێ هۆکار یەکێکیان بۆ ئەوەی بۆشایی دروست نەبێت لە ناو دەوڵەتی ئیسلامیە خەلیفەی مسلمانان شەهید بووە زوو خەلیفەیەک و سەرکردەیەک بۆ دەوڵەتی ئیسلامی دەستنیشان بکرێ دووهەم بۆ ئەوەی کەوا ئاژاوەچیەکان وەکو دەستیان چووە خوێنی عوسمان نەیەن خێرا کەسێک لە خۆیان یان کەسێکی نەشیا و دەستنیشانکەم بۆی بێ بە خەلیفە و بێعەتی بەنێ و دوایە و کاتە ئاستەنگێک دروست بێت لەوەی کە کەسی شیا و بۆ خەلیفەتی دابنێ هۆکاری سێمیش کە عەلی کوڕی ئەبوو تاڵیب ڕەزای خوای لێبێ لەو کاتە ئیتر باشترین کەس بوو بۆ ئەوەی کە ببێتە خەلیفەی مسلمانان لەبەر ئەوەی کە یەکێکە لە عەشەرەی مبەشەرە زاوای پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ئامۆزای پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام یەکێکە لەو کەسانی لەو شەش کەسەی کە عومەری کوڕی خەتاب ڕەزای خوا لێبێ دەستنیشانی کرد بۆ ئەوەی کەوا بە شورا کەسێک هەڵبژێرێت لەو شەشەیەکی کان عەلی کوڕی ئەبوو تاڵیب بوو بۆیە داوایان لێ کرد کەوا ببێت بە خەلیفە عەلی کوڕی ئەبوو تاڵیب ڕەزای خوای لێبێ کە تەماشای وەزعەکەی کرد حەزی کرد بەوەی کەوا ئەو کارە بەو نەسپێردرێ وتی من ببم بە وەزیر بۆ ئێوە باشترە
لەوەی ببن بە ئەمیر کەسێکی تر بکەن بە ئەمیر المؤمنین من وەزیر و پاڵپشتیە بن بەڵام ئەوان پێیان وت کە لە تۆ باشتر لەم کاتە نییە و ئەبێت تۆ خەلیفە بیت و بەیعەتت پێبین. عەلی کوڕی ئەبوو تاالب ڕزای خوای لێبێ ڕۆیشتە ماڵی عوسمان و بینی فعلەن عوسمانی کوڕی عەفان شەهید بووە گەڕایەوە لەگەڵ یانە و توێش بەردەوام و فەرمی باشە ئەگەر ئێوە هەر ئەتانوێ من خەلیفە بم من ئەبێ بەیعەت وەرگرتنم یان بەیعەت پێدانم بە عەلەنی و لە مزگەوتا بێ. ئەمەش لەبەر ئەوەی کە تۆمە دروست نەکرێ بۆ عەلی کوڕی ئەبوو تاالب ڕزای خوای لێبێ کە ئەگەر بەنهێنی بەیعەتی پێبن و عەلی کوڕی ئەبوو تاالب بوو بێت بە خەلیفە و کەس ئاگای لێ نەبوو بێت و بە ئاشکرا و لە مزگەوتا نەبوو بێ جۆرێک لە گومان دروست بێ بەوەی کەوا عەلی کوڕی ئەبوو تاالب ڕزای خوای لێبێ متعاتیف و هاوسۆزە لەگەڵ بکوژەکانی عوسمانی کوڕی عەفانە ڕزای خوای لێبێ. عەلی کوڕی ئەبوو تاالب ببوورە کە چووە مزگەوت لەگەڵ چووە سەر مینبەر ئیبن کەثیر ئەفەرمێ لەگەڵ عەلی کوڕی ئەبوو تاالبیان لەسەر مینبەری پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام بینی فتەسارع الناس إلى بەیعەتیه بە سورعەت بەپەلا هەموو ئەوانەی کەوا حزوریان هەبوو لە مهاجر و لە ئەنسار لە شاری مەدینە حاضر بوون هەموو بەیعەتیانە بە عەلی کوڕی ئەبوو تاالب ڕزای خوای لێبێ ئەوەیشی لەو ڕۆژە لەوێ نەبوو بۆ بەیانی بەیعەتی بە عەلی کوڕی ئەبوو تاالب ڕزای خوای لێبێ. دکتۆر لە سەردەمانی مەسەڵەن خەلیفەکانی پێشوە خۆیان لە ڕازی بێت جۆرێک لە کاریگەری و کاندید و ئیختراحیان هەبوو بۆ خەلیفەکانی دوای خۆیان لە سەردەمی دوای با بڵێن شەهیدکردنی ئیمامی عوسمان خۆی لە ڕازی بێ هیچ با بڵێن ڕێیەکی خەلیفەی پێشوو هەبوو بۆ ئیمامی نەخێر خەلیفەی پێشوو هیچ ڕۆڵێکی دەستنیشە دیاریکراوی نەبوو و کاریگەریشی دروست نەکرد لەسەر لە دوای بڵێن مەسەلەن ئومەی ئیسلامی لەو سەردەمای تر خاوەنی سیستەمێک بوو بۆ دانانی بێگومان ئەمەش جۆرێکی ترە لە جۆرەکانی دانانی خەلیفە یعنی کە جۆری یەکەم وتمان بە حیوار و مشاورە لە بینی مهاجر و ئەنسارە و کاندیدی خۆیان و هەرێکە مەزایە و تابێپەندی خۆی. جۆری دووەم خەلیفەی ئاماژە بە کەسی دوای خۆی کات کە ئەبوو بەکر کردی بۆ عومەری کوڕی خەتاب ڕزای خوای. جۆری سێهەم کە عومەری کوڕی خەتاب کردی 6 کەسی کاندید کرد لە ناویانە بە مشاورە هەڵبژێرە. جۆری چوارەم ئەمەیەکەوە خەڵکەکە خۆیان بچن داوا لە کەسێ بکەن و ڕازی بکەن بەوەی کە بێ بە خەلیفە بەبێ ئەوە ڕکابەر و کاندید دەبێت چونکە باشترین کەسە لەو کاتا ڕێیەکی تر هەبوو بەدەر لە مەسەلەن ئیمامی عەلی خۆی لێ ڕازی بێت ینی کەسێکی تر کە هەڵبژێرە نەخێر بە هیچ شێوەیەک هیچ کەسێک دوو خاڵ لێرە زۆر گرنگە باسکەین هیچ کەسێکی تر پێشنیاز نەبوو بۆ ئەوی بێ بە خەلیفە دووهەم هیچ کەسێکیش خلافی نەبوو لەوەی کە عەلی کوڕی ئەبوو تاالب بێ بە خەلیفە هەمویان بەیعەتیان بڵێن بەیعەتی لە سەدی هەواڵانی پێغەمبەری وەریا هەبوو کەم بەیعەتی بەڵێ بەیعەتی ئەهلی حل و عەقدی پێدرا کە ئێمە ئەهلی حل و عەقد یەکێک لە حەقەکانە باسمان کە مەصطلحێکی ئیسلامی و تایبەتە بە سیاسەتی شەرعی ئیسلامی کەوا کیباری سەحابە گەورە هاوڵانی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام کە لەسەر شتێک کۆک بوو بن ئیتر ئەو شتە جێبەجێ ئەکرێت و بڕیاری لەسەر دەدرێت کە ئەوان لەو کاتە ئەوەی کە حزوری هەبوو لە شاری مەدینە بەیعەتیان بە عەلی کوڕی ئەبوو تاالب ڕزای خوای لێبێ بەبێ جیاوازی. بەڵام لەو کاتە عایشەی خێزانی پێغەمبەری خوا ڕزا و ڕەحمەتی خوای لێبێت و سەلامی خوا لە پێغەمبەر ئەو لە مەکە بوو چونکە مۆسیمەکە مۆسیمی حەجە ڕۆیشت بوو بۆ مەکە بۆ حەج ئەو لە مەدینە نەبوو بەیعەت بات. دووهەم مەعاویە کوڕی ئەبوو سوفیان لە شام بوو مەعاویە کوڕی ئەبوو سوفیانیش بەیعەتی نەیا بە عەلی کوڕی ئەبوو تاالب چونکە یەکەم لە مەدینە نەبوو دووهەم هۆکاریش هەبوو دوای لەواچێ بێنەسەری بۆچی بەیعەتی نەیا بە عەلی کوڕی ئەبوو تاالب. قسە هەیە لەسەر ئەوەی کە تەڵحە و زوبێر تەڵحەی کوڕی عوبەیدوڵڵا لەگەڵ زوبەیری کوڕی عەوام کە ئەمان بەیعەتیان نەیاوە بە عەلی کوڕی ئەبوو تاالب ڕزای خوای لێبێ. ئەم قسەیە دروستە؟ بەڵێ نەخێر دروست نییە. تەڵحەی کوڕی عوبەیدوڵڵا و زوبەیری کوڕی عەوامیش هەر هەمان ڕۆژ بەیعەتیان بە عەلی کوڕی ئەبوو تاالب یاوە ڕزای خوای لێبێ. بەڵام بۆچی ئەم با بڵێن ڕای دروست بووە کەوان لەبەر ئەوەی تەڵحەی کوڕی عوبەیدوڵڵا لەگەڵ زوبەیری کوڕی عەوام لە چەند مانگێک لە دوای چەند ڕۆژێک لە دوای شێتکردنی عوسمانی کوڕی عەفان ڕۆیشتن بۆ مەکە بۆ لای عایشەی خێزانی پێغەمبەری خوا دایکی ئیمانداران. ئەوان هەستیان بەوە ئەکرد بە لە ناخی خۆیانە هەستیان بە کەم تەرخەمی ئەکرد لەوەی کە دیفاعیان لە عوسمانی کوڕی عەفان نەکردووە بۆ ئەوەی تۆڵە بسەنەوانێت لە خوێنی عوسمان تۆڵە بسەنەوانێت تۆڵەی خوێنی عوسمان بکەنەوە لە بکوژەکانی. عایشەی دایکی مسلمانانیش خێزانی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات هەمان ڕای هەبوو بۆیە ڕۆیشتن بۆ مەکە لەگەڵ قسەیان کرد و دوایی سوپایەکیان پێک هێنا بە سەرکردایەتیەوە گەر باسی شەڕی جەمەلمان کرد زیاتر ڕوونیەکەینەوانێ. بۆیە ئەم دووناوە ڕیوایەتی زۆر هەڵبەسترا و هەیە لەبارەیانەوە کە یا ئەڵێ بەیعەتیان نەیاوە یا ئەڵێن بەیعەتیان یاوە بەڵام مکرەهین وشە عەرەبیەکە ئەڵێن مکرەهین یعنی بە زۆر بەیعەتیان پێیاوە
گوایەکێک لە جەماعەتی عەلی کوڕە بدە شمشێری لەسەر ملیان ڕاگرتووە بەڵام ئەمە کە بە دوواداچوون ئەەکەی بۆ ڕیوایەتەکە ئەمانە جار یەکەم ئەم ڕیواتانە مۆزوعە یەک دووهەم یەک ڕیواەتی سەحیحمان هەیە وابزانام مەگە بە هەڵانە حیبان هێناوێتی لە مستەدرەکەکەیە ئەفەرمێت بەیعەتیانها وەهما کاریهەین نەک موکرەهەین. جیاوازی چییە؟ جیاوازی کارێ یعنی پێی ناخۆش بوو لە ناخی خۆیەوە پێی ناخۆش بوو موکرە یعنی زۆری لێکرا بوو لە زمانی عەرەبیە کاری و موکرە ئەوە فەرقەکەیانە یەکێک کە عەرەبی نەزانێ وازانێ هەر یەکشتە موکرە بە زۆر کارێ کەسێ شتێکەکە بەس لە ناخەوە پێی ناخۆشە بۆچی پێیان ناخۆش بۆچی پێیان ناخۆش تەمان ڕیواتەکە صحیحە هەرچەندە ڕیواەتی تر هەیە باس لەوە ناکەکەوە کاری بن پێیان ناخۆش بوو بەوەی کە لەو بارودۆخە بەیعەت ئەیەن بە عەلی کوڕ و ئەبوو تالیب هێشتا تۆڵە لە خوێنی عوسمان نەسەنراوە لە بکوژانی عوسمان نەکراوەتەوە نەک پێیان ناخۆش بوو کە عەلی کوڕ و ئەبوو تالیب خەلیفە بێت چونکە ئەمە خۆ تەحلیلێکی میزاجی نییە ئێمە یان نووسەران و محەلیلانی پێش ئێمە بیکەن بەڵگە هەیە کە مەسەلەکە ئەمەیە کە پێیان ناخۆش بوو بەیعەت بەن لەم کاتا کە هێشتا تۆڵە لە بکوژانی عوسمان نەکراوەتەوە دلیلەکە چی ئەحنەفی کوڕی قەیس کە خەڵکی بەسڕەیە لە شاری مەدینە بوو ڕۆیشت بۆ لای تەڵحا ڕۆیشت بۆ لای زوبەیر بەجیا پێی وتن کە ئەم وەزعەکە کە ئەحنەفی کوڕی قەیس کەسایەتێکی ئاسایی نەبوو تیرە و هۆزی هەبوو ڕئیسی عەشەر ممەثیلی تیرە و هۆزەکەی خۆی بوو فەرمووی من ئەگەڕێمەوە بۆ بەسڕا من وا ئەبینم کە ئەم پیاوە عوسمانی کوڕی عەفان ڕەزای خوا لێبێ مەقتوول لا مەحالە ئەکوژرێت گومانی تیان نییە ئەگەر ئەم کوژرا تەوسیەتان چییە بۆ من بەیعەت بە کێ بم ئەمەی بە تەڵحەوت وتی تەوسیە و پێ ئەەکەم بەیعەت بە عەلی فەرمووی تۆ پێی رازیت و تەوسیەش بەکەی بەیعەتی بە من فەرمووی بەڵێ چوو بۆ لای زوبەیری کوڕی عەوام بە هەمان شێوە قسەیەکە زوبەیری کوڕی عەوامیش پێی فەرموو بەڵێ بڕۆت بەیعەت بە عەلی فەرمووی تۆ پێی رازیت و تەوسیە من ئەەکەی بەیعەتی وتی بەڵێ ئەحنەفی کوڕی قەیس بەمەوە نەوەستا چوو بۆ مەکە تا مەوسیمەکە مەوسیمی حەجە چوو بۆ مەکە لەوێ دایکمان عایشەی بینی ڕزای خوای لێبێ فەرمووی من ئەبینم ئەم وەزعە بە کوشتنی عوسمان کۆتاییە ئەگەر عوسمان کوژرا من ئەگەڕێمە بۆ بەسڕا ئیتر من لێرە نیم ئاگام لێن وەکو ئێسانی ئینتەرنێت و ئەم شتانەوە دەقە بە دەق چیم ئامۆژگاری چییە فەرمووی بەیعەت بە عەلی فەرمووی تۆ پێی رازیت و ئامۆژگاری مەکەی بەیعەتی بە من وتی بەڵێ ئەحنەفی کوڕی قەیس گەڕایەوە بۆ شاری بەسڕا ئەفەرمێ کە بیستم عوسمانی کوڕی عەفان ڕەزای خوای لێبێ شەهید بووە و عەلی کوڕی ئەبوو تالیبیش بەیعەتی پێدراوە من دەست بەجێ بەیعەتم یا و بەیعەتیشم بۆ کۆکردەوانێ ئەمە ئەوە ئەگەیەنێ کە تەڵحە و زوبەیر بە زۆر نەبوو بەیعەتەکە بەیعەتیان پیاوە ئەنجا لە کاتی شەڕی جەمەلیشە پێش ئەوەی شەڕەکە دروست بێت ئەحنەفی کوڕی قەیس تەڵحەی کوڕی عوبەیدوڵڵا و زوبەیری کوڕی عەوام و عایشەی خێزانی پێغەمبەری خوا ئەبینێ ئەمەیان پێی ئەڵێتەوە لە باشە ئێوە نەبوون ئامۆژگاری منتان کرد بەوەی کە من بەیعەت بەم بە عەلی بوتیان بەڵێتی ئەی بۆ ئێستا ئێوە بە سوپایەکەوە هاتوون و ڕوبەڕووی عەلیە بنەوانەیە ڕیوایەتە سەحیحەکە فەسەکەتەت یعنی دایکمان عایشە بێدەنگ بوو هیچی نەوە بەڵام ڕیوایەتێکی تر هەیە زیادەیەکی لەسەر زیادەیەکی منکەر کە ئەڵێ وتم بەڵێ ئامۆژگەم بەڵام وەلاکینەهو بەدەل یعنی عەلی کوڕی ئەبوو تالیب گۆڕاجا ئەو بەدەلەش ئەگەر سەحیحیش بێت مەبەست ئەوەیە کە عەلی کوڕی ئەبوو تالیب لە تۆڵە سەندەوە لە بکوژەکانی عوسمانە ڕای گۆڕیوە نەکەوە منهەج و ئەشکانی گۆڕیوە بابەتی تۆڵەسەندنەوەکە کە ئەمە بابەتێکی گرنگە بەڵام پێش ئەوە ئەمەوێ ئەوە بپرسم ئەو بابەتەی یان ئەو کێشەیە کە ئیمامی عوسمانی لەسەر شەهید کرا ئیتر بە شەهیدکردنی ئیمامی عوسمان کۆتایی پێهات یعنی ئەو مۆزوع خۆی عوسمانی کوڕی عەفان ڕەزای خوا لێ بابەتێکی جەوهەری نەبوو کە لەسەری شەهید بکرێ تەنها بڕوو بیانوو بوو بۆ ئەوەی کە عوسمانی کوڕی عەفان شەهیدکەن و بەڵێ وەز و یعنی بارودۆخی دەوڵەتی ئیسلامی تێک بن و ئەوان تۆڵە لە دەوڵەتی ئیسلامی شەهیدکردنی خودی بڵێ ئەگینا بابەتێک نەبوو بڵێ ئەم هۆکارە هەر بەردەوام بوو بەڵام شەهیدکردنی عوسمانی کوڕی عەفان ڕەزای خوای لێبێ و دروستبوونی دوو ڕای جیاواز لەسەر تۆڵەسەندنەوە لە بکوژەکانی عوسمان ڕای عەلی کوڕی ئەبوو تالیب کە خەلیفەی موسڵمانانە ئەمیر المؤمنینە واجب الئیطاعە بە پێی فقی ئیسلامی بە پێی سیاسەتی شەرعی ڕای وابوو کە ئێستا یعنی ئەو کاتە بارودۆخی دەوڵەتی ئیسلامی و ئەخوازێ پەلە نەکرێت لە تۆڵەسەندنەوە لە بکوژەکانی عوسمان ئەکین هەلاری نەبوو لەوەیە بێت بێگومان چونکە ئێمە حەدیثێکی صحیحمان هەیە ئەفەرمێ
عەبدوڵای کوڕی عەباسێک گێڕێتەوە ئەفەرمێ بە عەلی کوڕی ئەبوو تاڵیب بموت ڕزای خوا لێ بێ وتم دایکمان عائیشە دوعا و لەعنەتی کردووە لە بکوژەکانی عوسمان ئەفەرمێ دەستی بەرز کرد دەوانێ فەرمووی اللهم وأنا ألعن قاتلی عوسمان خوایە منیش لەعنەتەکەم لە بکوژەکانی عوسمان بکوژەکانی عوسمان تێکەڵاوی جێیشەکەی عەلی ببوون جێیشی دەوڵەتی ئیسلامی تێکەڵاوی ببوون لەو کاتە تۆڵەسەندنەوە لەیان ئەستەم و مەحاڵ بوو بە بۆچوونی عەلی کوڕی ئەبوو تاڵیب ئەو بۆچوونێکی صحیحیشیە بوو لە ڕاستی یعنی دەرکەوت هەموو مێژووی سەلمانی کە ئەو ڕای عەلی کوڕی ئەبوو تاڵیب ڕەئی سەواب بوو بەڵام بۆچوونی دووهەم کە تەڵحە و زوبەیر و عایشە لە لایەک سەرکردایەتیانە کرد و معاویە کوڕی ئەبوو سوفیان لە شام سەرکردایەتیە کرد ئەوە بوو کە ئەبێ پەلە بکرێ لە تۆڵەسەندنەوە لە بکوژەکانی عوسمان یعنی فشاری ئەنە کرد لەوەی کە عەلی کوڕی ئەبوو تاڵیب ڕزای خوا لێ بێ ئەبێ پەلە بکە لە تۆڵەسەندنەوە لە بکوژەکانی عوسمان عەلی کوڕی ئەبوو تاڵیب ڕزای خوا لێ بێ لەسەر ڕائەکەی خۆی سوور بوو کە ئەم حاڵەتە حاڵەتێکی نائاساییە نابێ پەلە بکرێ لە تۆڵەسەندنەوە لە بکوژەکانە دلیلیش بوو ئەوەی کە ڕائەکەی عەلی کوڕی ئەبوو تاڵیب سەواب بوو کەواتر جێگەی منیقاش نییە خۆ لە دوای 5 ساڵ و 9 مانگ لە خەلیفایەتی عەلی کوڕی ئەبوو تاڵیب ڕزای خوا لێ بێ و 6 مانگیش خەلیفایەتی حەسەنی کوڕی عەلی معاویە کوڕی ئەبوو سوفیان بوو بە خەلیفە وانە 20 ساڵ خەلیفە بوو معاویە کوڕی ئەبوو سوفیان نەیتوانی تۆڵە بکاتەوە لە بکوژەکانی عوسمان نەک نەیویست نەیتوانی بیکاتەوە چونکە ئەیزانی بارودۆخ لەبار نییە ئەو کاتە بۆی دەرکەوت کە ڕێی عەلی کوڕی ئەبوو تاڵیب زۆر سەواب بوو بەڵام مامۆستا عەباس بینەرانی بەڕێز یعنی ئێستا ئەمە ڕووداوێکە ڕوویاوە و تەواو بووە هونەر و مهمی لەوە نییە ئێستا ئێمە بزانین کام ڕەئە سەواب بوو نەتیجەکانیمان بینیوە هونەر لەوایە لەو کاتە کە نازانی بەیانی چی ڕوئەیە عایشەی خێزانی پێغەمبەری خوا ڕزای خوای لێبێ و تەڵحە و زوبەیر ڕزای خۆیان لێبێ معاویە کوڕی ئەبوو سوفیان ڕزای خوای لێبێ بیانزانیایە بەهۆی ئەم ڕاجیاییەوە ئەو شەڕی جەمەل و شەڕی سەفین دروستە بێ ئەوانی سوور نەبوون لەسەر ئەوەی کە ئیلا پەلە بکەن و تەسلیمی ڕێی عەلی کوڕی ئەبوو تاڵیب بوون خۆ ئەوان نەیانەزای ئەو هیچ کامێکیش لەوانە بە تایبەتی شەڕی جەمەل ڕۆیشتنیان بۆ شاری بەسرە بۆ شەڕ نەبوو کۆمەڵی ڕیواتە صحیح هەیە باسی نەکەین کە ئەگەر باسەکە هاتە سەر باسی شەڕی جەمەل بۆ ئیسلاح و چاکسازی بوو بەڵام دوای نەتیجەکەی کە بوو بە شەڕ ئێستا ئێمە ئەزانین ڕێی عەلی سەواب بوو خۆ ئەوان ئەو کاتە نەیانەزانن لە دوای دەست بەکاربوونی ئیمامی عەلی خۆی لێ ڕازی بێ وەکو خەلیفەییتی سەردەمی ئیمامی عەلی بە قەیرانی سیاسی و سەربازی و چزانم جۆرێک لە دروستبوونی فیتنە دەستی پێکرد ڕاستەوە خۆیان چۆن سەرەتایی ئەم دەسەڵاتی ئیمامی عەلی دەستی پێکردو ئەو بەڵێ ئێمە ئاماژەمان پێکرد تۆزە پێشەسا کە ئەو بارودۆخەی عەلی کوڕی ئەبوو تاڵیبی تیا بوو بە خەلیفە بارودۆخێکی نائاسایی بوو و جیاوازیش بوو لە بارودۆخەکانی سەردەمی ئەبوو بەکر و عومەر و عوسمان ڕزای خۆیان لێ بێت هاتە سەر وەزعێک کەوا ئاژاوە و ئاژاوەچیەکان ڕۆڵی بەرچاویان هەیە لە ناو دەوڵەت و ئومەتی ئیسلامیە لەو کاتە 3 شاری گەورەی وەکو بەسڕە و کوفە و میسر لەژەردەستی ئەوانایە ئەوان تەحەکومی تیاکەن ئەوان مەبەستت ئاژاوەچیەکان بەڵێ ئاژەبووجان و ئەنسار و ئەتباعەکانی خۆیان 600 کەس و مەڵام ئەتباع و ئەنساریانێ ئێسەی کە ینی خوێنەری مێژوو و بینەرانی بەڕێز بێ پرسیاکە عەلی کوڕی ئەبوو تاڵیب ڕزای خوای لێ بێ بۆ مەرکەزی خلافە لە مەدینەوە گوێزێتەوە بۆ کوفە ئەوە پرسیارێکی گرنگە یەکێک لە هۆکارەکان کوفە مەرکەزی فیتنەیە ئەوێ چاکسازی تیا بکە ئەی دایکمان عایشە بۆ بە سوپاکەیەوە ئەڕات بۆ بەسڕە ئەی بۆچی وانە بۆ چێ بۆ بەسڕە مەرکەزی فیتنەیە بەسڕە وانە ینی هەردووکیان هەر یەک هەردووکیان یەک ئامانجانە کەوا ئیسلاح و چاکسازیە کەوا بیکەن هەردووکیان یەک ئەمە ئیسلاح و چاکسازی بکەن یعنی کۆنتترۆڵی چۆن ئەڵێ بنچینە و ڕەگی فیتنەکە کە بەسە و کوفە بە دەرەجەی یەکەم ئەم دوانن ئەمە کۆنتترۆل بکەن کۆنتترۆلی ئەمە بکەن زەبتی ئەم بابەتە بکەن ئەنجا ئاسانە بێت تۆڵە سەندەوە لە بکوژە لە بەرامبەر دەسەڵاتی ینی سەرپێکەوتنی دەسەڵاتی ئیمامی عەلی و با بڵێن سەردەمی خلافەتەکەی هیچ مرکزێکی تر دروست بوو لە بەرامبەر ئەم دەسەڵاتەیە هیچ چزانم بۆ ئەوەی کە پێداگری بکات لە تۆڵەسەندنەوەی شام وڵاتی شام معاویە کوڕی ئەبوو سوفیان ڕزای ئەوە مەسەلەن لەژێر چ ناونیشانی ئەویش هەر لەژێر ناونیشانی ئەوەی کە تۆڵە لە بکوژانی عوسمان بکرێت ئیمامی عایشە خوای لە ڕازی بێ پێشگیریە کرد پشتیوانی یا بوو بە سێ با عەرزەکە شتەکە زۆر بۆ بینەران ڕوون بێتەوانێ تاڵحەی کوڕی عوبەیدوڵڵا زوبەیری کوڕی عەوام عایشەی کچی ئەبوو بەکر خێزانی پێغەمبەری خوا عەلەیهی سەلام ئەم سیانە ڕەئیان وا بوو کە پەلە بکرێت لە بکوژانی تۆڵەسەندن لە بکوژەکانی عوسمان ئەمە جەبهەیەکن
معاویە کوڕی ئەبوو سوفیان لە شام و پێگەی خۆی لە شام و خەڵکی شام کە لەگەڵ معاویە کوڕی ئەبوو سوفیان و معاویە لە سەردەمی عومەری کوڕی خەتاب و والی شامە و خێزانیشی هێناوە لە گەورەترین عەشیرەتی شام و هەموو خەڵکی شام فیداکاری معاویە کوڕی ئەبوو سوفیانن لەگەڵ معاویان کە ئەوانیش ئەیانەوێت تۆڵە بکرێتوانێت لە بکوژانی عوسمان. ئەم دوو کۆمەڵە یەک ڕەئیان هەیە لە بەرامبەر ڕێی عەلی کوڕی ئەبوو تالیب ڕەزای خوا لێبێ. عەلی کوڕی ئەبوو تالیبیش ڕەزای خوا لێبێ ئەڵێ جارێ با تۆڵە نەکەینەوە لە بکوژەکانی عوسمان هەتا وەکو کات و زروفێکی گونجاو لەبارێتە کایەوانێ. ئەم دوانە ئەمان بەیعەتیان یاوە طالحە و زوبەیر بەیعەتیان ناوە بە عەلی کوڕی ئەبوو تالیب. عایشە لە مەکەی و بەیعەتی نایەوە چونکە لە مەدینە بەیعەتەکە درا. معاویە کوڕی ئەبوو سوفیان هەر بەیعەتی نەیە هەتا عەلی کوڕی ئەبوو تالیبی شەهید کرا. یعنی لەوەچی ئەگەر پرسیارێ بکەیت دینەرانی بڵێن بۆ معاویە بەیعەتی ئایا منازەعە و کێبڕکی خەلیفایەتی جێگەی پرسیارە ئەگەڕێیت بە دوای ڕیوایەتە ڕاستەکانە مامۆستا عەباس بۆ دەرەکەوێت بە دەلیل تەبەن هەر بە قسەنە چونکە ئێمە هەرچێکەڵێ بە دەلیل بڵێن. معاویە کوڕی ئەبوو سوفیان ڕەزای خوای لێبێ کێبڕکی خەلیفایەتی لەگەڵ عەلی کوڕی ئەبوو تالیبان نەکردووە چونکە بە معاویە کوڕی ئەبوو سوفیانیان وت تۆ منازعەی ئەم پیاواکە ئەتونازع هذا الأمر هذا الرجل تۆ منازعەی ئەم ئەەکەی فەرمی حاشا لله من چۆن منازعەی ئەوەکەم ئەو ئامۆزای پێغەمبەری خۆی عەلەیهی سەڵات وسەلام ئەو زاوای پێغەمبەری خۆی عەلەیهی سەڵات وسەلام ئەو باشترین کەسە حتا پیانوت لە پێش تۆ مسلمان بووە خزمەتی زۆرتری لە پێش تۆ باوکتەوە مسلمان بووە خزمەتی زیاتری بە ئیسلام کردووە فەرمیم حاشا منی ناکەم بەڵام من منازعەی ناکەم وتی ئەی بۆ بەیعەتی نایەتێ وتی بەیعەتی ئێمێ بە بکوژەکانی عوسمان یا بکوژێتە تەسلیمی بکە وتیان بۆ ئەوەنە پێداگری فەرمووی من ئامۆزای عوسمان نیم تیان بە ئامۆزایەتی أيوتي أي خواجنا فرمي ومن قتل مظلوما فقد جعلنا لوليه سلطانا فلا يسرف في القتل إنه كان منصورا. أيوة نازل عثمان بمظلومي كجراوة يعني وتيام عثمان مظلوم بو كجراوة. أي خواجنا فرمي هالكسي بمظلومي كجرا وليكي ده صلاتي أين طلب كاته آياتك وانا لو تباوتي ديبا علي تسليمك تسليمك يا أخوي بيان كجتوا من بيعتي أيمه. أما الروايات الصحيحة كمعاوية كوري أبو سفيان بس صريح قول نيوت من علي خليفاني يوم عفو بله أميك دوهم بلقى عمليش مان هي هر أول لواتش كسي بلقى جاكي على الروايات صح حتى أن الروايات الصحيحة وضعيفة بقسي منه خلقي ترنابه كمال الضوابط هيك علماء حديث دانا واز لوش بينا إما دو لفظ مان هي لفظي أمير المؤمنين مان هي كبا عمر كوري خطاب درارة زي خوالي يا كم كذبو أمير المؤمنين بيوترا بعثمان جوترا أمير المؤمنين بعلي كوري أبو طالب جوترا أمير المؤمنين هتا علي كوري أبو طالب لجيان أبو معاوية كبيعتنا أبو بعلي بمعاوية أوترا أمير المؤمنين بي أوترا أمير الشام شكا بوالي كان أوترا أمير العراق أمير الشام أمير اليمن أمير الكويت معاوية كوري أبو سفيان أجر بي وستايا منازعي خليفاتي لقال علي كوري أبو طالب أبكا زور بأساني بس بيوتا بيعتم بني بخلقي الشام همي بيعتي أنا بمعاوية ومعاوية أوترا أمير أو كاتم أمتي استعمل دو خليفي أبو بلام هتا علي لجيان أبو يك روايات مانية ضعيفيش رواياتي موضوعيش رواياتي درويش نيمانا كبا علي كوري أبو بمعاوية كوري أبو سفيان وترابي أمير المؤمنين هتا علي لجيان أبو كواتا رواية الصحيحة كش كباس ما كان معاوية لمن حاشا منازعيناكم أو خوي لجهتي سند صحيحة لجهتي فعلي شوان أجر أو إنكاري أو حقيقة تشكا ليرة دباب الروايات من بوبينه بمعاوية وترابي أمير المؤمنين لشام هتا علي لجيان أبو كعلي الشهيد كرا بيجوي بيعت بدأ بحسن كوري علي معاوية بيعتي بأخوي وقر بوبا أمير المؤمنين بيانو أمير المؤمنين لشام بيانو أمير المؤمنين يعني أما أو أجي يعني كمعاوية كوري أبو سفيانيش بل بيعتنا أبو بعلي بس لبر أو نا بيعتنا أبو بعلي كعلي شاوني أبو خليفة لنظري أوا بلكو أيوب باب بكوجكان تسليمك يا أخوي بيان كوجته همو أساسي عفو همو هوكاري دروزبوني شري جملو شري صفينو انجا دروزبوني خوارج كانوا شري نهروانو شهيد كدني علي كوري أبو طالب هموي دستي أجاوتش كانوا بكوجكان عثماني ده لنيوان أمدو بوشونا يا راستر بلين لنيوان مثلا إمامي علي كوري أبي طالب خويل رازي بو خليفة ومعاوية وعائشة هيج هاولك هبو هيج رايك هبو كجورك لبيلاني يعني هاول بدا مثلا ئاشتی بەرقەرار بکە پێکیان بێنێتەوە چوزانم ینی هیچ هەوڵێکی لەو شێوەیە هەبوو چۆن هەوڵ لەو شێوێنە جارێ لە کاتێکا کە ئێمە ئەگەر باسی
باسی شەڕی جەمەل بکەین پێشێکێکی عەلی کوڕی بتا ڕۆزای خوای لێبێ ئەحنەفی کوڕی قەیسی نارد بۆ لای تەڵحە و زوبەیر و بۆ لای عایشە قسەیان لەگەڵا بکات و بۆ لەوەکو نوێنەری خۆ و گەیشتنە ڕێکەوتنیش دوای باسیەکەین ئەمە یەک دووهەم زوبەیری کوڕی عەوام خۆی پێش ئەوەی شەڕ دەست پێ بکات ئیعتیزالی شەڕەکەی کرد شەڕی جەمەل کە زانی شەڕ دەست پێ کات و خەڵکە کوژری ئیعتیزالی کرد و کوژرایش هین کوشتی کێی کوڕی جەرمووت کوشتی لە وادی سیباع کوشتی حتا بڕۆکلمان لە کتێبی مستەشریق ئەڵمانیەکە لە کتێبی تاریخی شعوب الإسلامية طعنە لە زوبەیری کوڕی عەوام ئەڵێ زوبەیری کوڕی عەوام فەڕ من المعركة ڕای کرد ئەڵێ ڕای کرد ئەوەنە بە ژەهراویەوانێ باسیەکە لە ڕای کرد بەس ڕای نەکرد ئەو ئیعتیزالی کرد زانی شەڕ دروستە بێ ئیعتیزالی کرد بێلایانی خۆی ڕاگەیان تەڵحەی کوڕی عوبەیدوڵڵا یەکەم کوژرا و تەڵحەی کوڕی عوبەیدوڵڵا و بە تیرێکی هین بەدەستی ئاژاوچەکان بە قەست حتا محاولەی ئەوەیان کرد عایشە شەهید کەن عایشە بکوژن خۆ ئەگەر عایشە بکوژرایە لەو شەڕا یعنی تر کارەساتی زۆر گەورە ڕوویە عەلی کوڕی ئەبوو تاڵیب ڕەزای خوا لێبێ لە ئەسنای شەڕی جەمەلە خۆی حیمایی یعنی خەڵکی زۆر تایبەت حیمای هەودەجەکەی با بینە سەر ئەو دروستبوونی شەڕی جەمەل لەم شەڕە کێ ڕوویدا ویستی چی تایەک لایی بکرێتەوە و بۆ ڕوویدا دوای چەند مانگێک لە شەهیدکردنی عوسمانی کوڕی عەفان عایشەی خێزانی پێغەمبەری خوا دایکمان لەگەڵ تەڵحە و زوبەیرا کە ئەوانمان ڕۆیشتن بۆ مەکە لەگەڵا دەردەشەی بابەتەکەیان کە پێویستە ئێمە بکوژەکان تۆڵەیان لێ بسەندێتەوانێ و باشتی ئەبێ ئێمە بشتین لە شوێنێکەوە ئەم چووکە ئاژاوەچیەکان ڕۆڵی زۆریان هەگەڕابوو لە تێکدانی شیرازەی دەوڵەتی ئیسلامیە لەو کاتە ئەبێ چاکسازی بکەین کۆنتترۆلی شوێنەکانکەین لە بێ شاویستیان بڕۆن بۆ لە مەدینەوە ئاژاوچەکان لە مەدینە بوون ئێوتیان مەدینەی با ئەوەش باسکەین کاک دکتۆر بۆ ئاژاوچەکان پێشتر لە وەک باست کرد لە کوفە و لە بەسڕە و لە میسر بوون بۆچی بارگایان گواستەوە آخرنە بارەکان نا ئەمان هاتبوون بۆچی مەدینە بۆ جێگەی هاتبوو عوسمانی کوڕی عەفان لە مەدینە بوو ئەمە هاتن لە مەدینە ئەم کارە ساتایەتی هێشتا نەگەڕاونەتەوە بەڵام شوێنکەوتەکانە لە شوێنەکانی خۆیان پشتیوانیانەکەن هێشتا چووکە والی هەیە لە شوێنە ئەزانن ئەو وەزعیەوێ هەموو لایەنگری ئەوانن لە مەدینە ماونەتەوەن تێکەڵاوی جەیشی دەوڵەت بوون لە ناو جەیشوانە ویستی بێتیشان ڕێیان لەسەر ئیمامی عەلی هەبوو بێ جۆرێک لە بەرگری لەویش بەرگری ناکەن لەو ئەیانوێت لە ژێر ئەباکەی عەلی و لە ژێر باڵی عەلیا خۆیان حەشار بن چونکە ئێستا ئەگەر تۆزە بڕوین ئەوەمان زۆر بۆ ڕوو نەبێتەوانێت وتیان لە مەدینەوە چاکسازیەکەگەین یەکسەر ئەچین ڕوبەڕوو لەگەڵ بکوژەکانە ئێوە ئەمە یعنی ئەلانی شەڕە لەگەڵ عەلیە عەلی خۆی لە مەدینەیەوە خەلیفەی موسڵمانانەوە بەیعەتی پێدراوە ئێمە چۆن ئەبێ بڕۆینەوە سوپایەک بەرین و کە عەلی نایە بکوژەکان ئێستا تۆڵای هەر ڕێگەمان نایە تووشی شەڕە بین لەگەڵ عەلیە ئەمە بەلایەن و گونجاو نەبوو وتیان بۆ وڵاتی شام ئێوتیان شام مەعاوی لێیە سوپایەکی زۆر بەهێزیشی هەیە هاوڕایشە لەگەڵمانە کەواتە باشترین شوێن بۆی بڕۆین بەسڕەیە سوپایەکیان ڕێخست و بڕۆن بەرەو بەسڕە عەلی کوڕی ئەبوو تالیبیش هەمان ڕای هەبوو کە کۆنتترۆل و چاکسازی بکات لە ناو دەوڵەتی ئیسلامیە بەلایەوە بوو کە بارگای خلافەتەکە بگەزێتەوە بۆ کوفە چونکە کوفاش یەکێ بوو لەوانی کەوا مەرکەزی ئاژاوەچیەکان و مەرکەزی یعنی تێکدان و ئەم شتانە بوون جۆرێک لە جۆرەکان مەدینەشی پارێزبوون لەوەی خوێنی تیا بڕێژ ئەی بێگومان دەخۆ هەدەفەکە هەموو هەر ئەوەیە پارێزگاری حورمەتی مەدینە کە قەبری پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام لەوێ بارگاکە گوێزێتەوانێ و بە سوپایەکەوە جا بڕۆکلمان ئەڵێ ژمارەیەکی زۆر کەم لەگەڵ عەلی کوڕی ئەبوو تالیبا بوو کە ڕۆیشتن لەبەرەوەی کەس نەبوو لە مەدینە پشتیوانیکە بۆیە چوو بۆ کوفە بەڵام کە تەماشای ڕێواتە ڕاستەکانێک کرد محەممەد کوڕی حەنەفی ئەیگەڕێتەوە ئەفەرمێ ئێمە لە مەکەوە دەرچوین لە مەدینەوە کە دەچوین 700 کەس بووین 2000 کەسیش پەیوەندیان پێوە کردین دوایش 200 کەسیکە لە فڵان تیرە ینی کەسێرێکە 2900 کەس لەگەڵ عەلی کوڕی ئەبوو تالیبان ڕۆیشتون وەکو جەنگاوەر و وەکو سوپا کە بچن بۆ شاری کوفە عایشەش ڕەزای خوا لێبێ لەگەڵ تەڵحە و زوبەیر بەرەو بەسڕە ئەڕۆن کە عەلی کوڕی ئەبوو تالیب ئەگاتە ڤیقار ئەبیستێت تەڵحە و زوبەیر و لەگەڵ عایشە ئاتوون بۆ بەسڕە
ئەحنەفی کوڕی قەیس ئەنێرە بووە ئێتر بەرەو کوفە ناڕۆ ئەمیش بەرەو بەسرا ئەگەڕێتەوە بزانێ جارێ چکەمە خەلیفەی موسڵمانانە ئەبێ هەموو کەس گوێڕایەڵ و مطیعی خەلیفەی موسڵمانە ناچێ بۆ چۆن ئەبێ سوپایەک هەبێت و بە غەیری ئیرادە و ویست و فەرمانی خەلیفەی موسڵمانان کارکە بزانێ مەسەلە چییە؟ ئەحنەفی کوڕی قەیسی نات بۆ لایەن لەگەڵ تەڵحە و زوبەیر و لەگەڵ عایشا کۆبەوە باسی ئەوەی کرد کەوا بۆچی هاتوون وتیا ئێمە هاتوین بۆ ئەوەی کەوا چاکسازی بکەین ئێوتی چاکسازی خۆ ئاوا بۆ شێوەیە ناکرێت چاکسازی بە شێوەیە گەکرێ ئەبێ خەلیفەی موسڵمانان کە عەلی خۆشی هاتووە بۆ ئەوە و ئەچێ بۆ کوفە لەوێ بێت و چاکسازی ئەکرێتەوەمانە دوای حیوار و گفتوگۆ و مناقەشەیەکی تێر و پڕ لەگەڵ نوێنەری عەلی کە ئەحنەفی کوڕی قەیسە لەگەڵ تەڵحە و زوبەیر و عایشە ڕێکەوتن لەسەر ئەوەی کە ئەمان کە ئەو مەبەستەی کە بۆی هاتوون چاکسازی و تۆڵەسەندنەوە لە بکوژەکانی عوسمان بیسپێرن بە عەلی بەڵام بۆ مەرجێ عەلی کوڕی ئەبوو تاڵیب پەلە بکات لە تۆڵەسەندنەوە لە بکوژەکانە گەیشتنە ئەم ڕێکەوتنە ئەحنەفی کوڕی قەیس گەڕایەوە وەلای عەلی کوڕی ئەبوو تاڵیب ڕزای خوای لێ بێ ئەم مەوزوعەی بۆ باسکو عەلی کوڕی ئەبوو تاڵیب زۆری پێخۆش بوو سوپاسی خوای کرد سوپاکەی کۆ کردەوە و وتارێکی بۆیان باسی ئەوەی کرد بۆیان کەوا سڵح و ئاشتەوایی و لێک تێگەیشتن و ئەمانە باشترین شتە لە بینی موسڵمانانە ئێمە گەیشتوێتە ئەو چارەسەرە ئەم کارە بە من سپێردراوە منیش پەلە بکەم لە تۆڵەسەرەوە لە بکوژەکانی عوسمان بکوژەکانی عوسمان لە ناو سوپاکەی عەلیان ئەم هەواڵە بۆ ئەوان گونجاو نییە بۆیە کۆبوونەوە چی بکەین ڕایان هاتە سەر ئەوەی کە عەلی بکوژن هەر لەوێ عەلی بکوژن بۆی تۆڵیان لێ نەکاتەوە بەڵام عەبدوڵای کوڕی سەبە وتی پێیان کاکە ئێوە باز لە چیەکەن جا عەلی بکوژیم چین بۆکو ئێمە لەژێ باڵی ئەوە حەشار دراوین ئەو کاتە سوپاکەی مەعاویە و سوپاکەی ئایشەوانە هەمومان لە ناوە ئێمە دەرەقەت ئێوانە ناین ینی چۆن ئێمە ئەو کاتە سوپاکەی عەلیژە بێ بە دوژمنی ئێمە لە پاڵکیە خۆمان حەشار بین بۆیە ئێمە نەجات بوونمان لە پێکدادانی ئەم سوپایایە نەجات بوونی ئێمە گەورەکردنی فیتنەکەیە بە ئومێدی ئەوەی کەوا بەیانی ئەگەڕێنەوە ئەوانە گەڕێنەوە تەواو عەلی کوڕی ئەبوو تاڵیب پێی سپێردراوە بە پەنهانی تیربارانی خێمە و سوپاکەی عایشەیان کە ڕزای خوای لێ بێ ئەی ئەوانی سوپاکەی ئەو جوان زانی ئەمە چییە کاکە ئێمە دوێنێ ڕێکەوتوین چۆن بەم شێوازە لە ناو سوپاکەی عەلیەوە تیربارانەکرین ئەوانیش تیربارانی ئەوانیان کردەوە وەڵامیانیایەوە عەلی کوڕی ئەبوو تاڵیبیش ئەبیش بە هەماشتی ئەمە چی بوو ئێمە ڕێکەوتوین ئەوان بە ئەحنەفیان ماوەتوە ئەم مەوزوع ئەمە لە بەرەبەیان نابوو هەتا وەکو دەوری دوانیۆڕۆ لە بی نابوون یعنی چۆنەڵێ ورەوری پێشەڕ و تیر و هاویشتن و ئەم شتانە لە بەینانە و لە دوای نیوەڕۆوە ئیتر تێکڕژان و هجووم و شەڕ دروست بوو لە نێوانیانە جا لێرە چەند خاڵێک پێویستەکەوە ئێمە ئاماژەی پێ بکەین لەوانە یەکێک لەوانە کە پێش دروستبوونی شەڕەکە ئێمە پێشتری ئاماژەمان پێکرد حتا عایشە ڕزای خوای لێ بێ ویستی ئەوە ویستی بگەڕێتەوە کە زانی هینەوە چونکە کە گەیشتە شوێنێک لە ناو کەژاوەکەیە بوو سەگ وەڕی یەکسەر عایشە فەرمووی ئەمە کوێ ئێرە وتیان ئەمە حەوئەبە فەرمی من ئەگەڕێمەوە وتیان بۆ فەرمووی من لە پێغەمبەرم بیستووە عەلەیهی سەڵات وسەلام فەرموویەتی کەیفە بئیحداکونە ئیذا نەبەحەت عەلەیها کیلاب و حەوئەب کەسێک لە ئێوە بێ حاڵی چی بێ سەگەکانی حەوئەب پێی ئەوەڕن ئەمە ئاماژەیەکی ترسناکە زوبەیری کوڕی عەوام و تەڵحە وتیان ئێ باشە خۆ تۆ بۆچی خۆ تۆ بە نێتی خراپ نەهاتووی تۆمان بۆیە هێناوە بۆ ئەوەی ئەگەر خەڵکی بەسرە تۆیان بینی کە خێزانی پێغەمبەری ڕزای خوای لێ بێ حیا و شەرمێک لە تۆکەن بێدەنگ بن بتوانین کۆنتڕۆلی بکەن خۆ تۆمان بۆ شەڕ نەهێناوە یعنی لەو کاتە ئەم بەتەمای گەڕانەوە بوو لە کاتی شەڕەکەیشا ئاژاوەچیەکانی سوپاکەی عەلی هەموو هەوڵێکیان ئەوە بوو بڕۆن عایشە شەهیدکەن لە کاتی شەڕەکە خۆ ئەگەر عایشە شەهیدکرا کارەسا دەقەومە بە هیچ شتێک کۆنتڕۆڵ نائەکرایەوە ئیتر چونکە عایشە خێزانی پێغەمبەرە لە دنیا و لە قیامەتە دایکی موسڵمان کێ ڕازیە بێ دایکی بکوژرێت وانە کەس ڕازی نە چونکە بە نەسی ئاەت ژنەکانی پێغەمبەر دایکی مادەرە و ئەزواجوه ئومەهاتوهم خێزانەکانی پێغەمبەر دایکی مادەرە کێ ڕازیە بێ دایکی بکوژرێت وانە تۆڵاسن بۆیە عەلی کوڕی ئەبوو تاڵیب ڕزای خوای لێ بێ دەرکی خەتەریش ئەو حاڵەتەی کرد کە ئەگەر عایشە بکوژرێ کارەساتەکە زۆر گەورە بێ بۆیە هەوڵ یا ژمارەیەکی نارد یعنی بەس تەنها حیمایەتی
کەژاوەکەی لە کاتی شەڕەکە حیمایەتی کەژاوەکەی ئایشە بکەن هەتا نزیکی مەغریب شەڕ بەردەوام بوو لە دوای نیوەڕۆتان نزیکی مەغریب شەڕ بەردەوام بوو توانیان کەژاوەکەی ئایشە بپارێزن لە دەستی و ژمارەیەکیش لە سوپای عەلی لە دەوری حوشترەکەی ئایشە شەهید کران دیفاعیان لە حوشترەکەی ئایشە بوو هۆیەوە ناونراوە جەمەل بەڵێ شەڕی جەمەل لەبەر حوشترەکەی ئایشە چونکە بە زۆری شەڕەکە لە دەوری حوشترەکەی ئەو بوو ئەوانە یانویست بیکوژن ئەمانش دیفاع سوپای عەلی دیفاعیان بەڵێ سوپای عەلی بە زۆری دیفاعیان لێ کرد هەتا وەکو حوشترەکەیان یان لە گەردنی حوشترەکەیان سەر بڕی حوشترەکە کەوت ئایشە لە کەژاوەکەی بە ڕێز و احترامێکی زۆر هێنایان دەرەوە عەلی کوڕی ئەبوو تاڵیبی ڕزای خوای لێبێ ڕێز و احترامێکی زۆری لێگرت و بە ڕێز و احترام و شکۆوە گەڕانیەوە بۆ مەدینە فەرمووی من فەرمودەیەکی پێغەمبەرم عەلەیهی سەڵات وەسەلام پێی فەرمووم لە کاتی خۆیان فەرمووی عەلی ئاگادار بە تۆ لەگەڵ ئایشا شتێکەکەوێتە بەینتانەوە لە کاتی ژیانی خۆیان تەکون و بەینەکە و بەینە ئایشە شتێک لە بین تۆ ئایشا دروستە بێ ئەفەرمی من پێم وەی پێغەمبەری خوا لەو کاتا من شەقیم یعنی من کەسێکی خراپم لەو کاتە فەرمی نا بەڵام ئەگەر ڕوویە بە احترام و ڕێزەوە بیگەڕێنەوە بە شوێنەکەی خۆی هەر بۆیە گەڕاندیانەوە بوو بە احترام ئێستا ینی سەیرەکەی لە دوای ئەو مێژووەوە کۆمەڵێ ناحەز و نەیار قسە بە ئایشە و تۆمەت بۆ ئایشەمانە دووسێک لەبەر شەڕی لەگەڵ باشە شەڕی لەگەڵ عەلی کردووە عەلی کوڕی ئەبوو تاڵیب ڕزای خوا لێبێ قائیدێکی منتەسیر سەرکەوتوو قائیدی بەرامبەرەکەی کە سوپاکەی تێکشکاوە ئایشەیە ئایشە ئەگرێ خۆی ناچێت تۆڵی لێ بکاتەوانەوەی نیگا خۆی بەڕێز و احترامەوە ئیگەڕێنێتەوەنێ بۆ شاری مەدینە چونکە ئەزانێ قەدر و ڕێز و احترامی ئایشە چەندێکە لە لای خوا لە لای پێغەمبەری خوا و بە دایکی خۆی ئەزانێت هەر ئەوەی کە خەڵک مەسەلەن لە ئێستا تامەدرۆ بوو ئەوەش ئەو مامەڵەیەش لەگەڵ ئیمامی حوسێنا بکرایە مەسەلەن ئەو ئیمامی عەلی لەگەڵ عایشەی خێزانی پێغەمبەرا کردی و گەڕاندیانەوە بەڕێز ئاخر بەڵام سیر کە جیاوازیەکەی لێرە خەسمی ئایشە عەلی کوڕی ئەبوو تاڵیب ڕزای خوا لێبێ بەڵام خەسمی حسەینی کوڕی عەلی عوبەیدوڵڵای کوڕی ناوەکەی ئەوەی والی بەسڕە بوو لەگەڵ کوفا ئەیەکی کرد لەگەڵ ذیلجەوشەن و نازە ئەمانێکەوە کۆمەڵە مجریم و کۆمەڵێ خەڵکی خراپ ئەوانە خەسمی حسێنی کوڕی بەڵام بە تەنیش یەزیدەوە مەسەلەن لەوانەیە ئەو کارێک کرابێت حتا یەزید تۆمەتەکەی یەزید لە چیایە دوایی تۆڵەی نەکردوانێت لە بکوژەکانی حسەین ڕزای خوای لێبێ تۆڵەی نەکرد بەرحەڵ ئێمە لە کۆتایی بەرنامەکەیانمە بەسم بڵێم ینی لەم نێوەندەیە فیتنە دەستی دیار بووە تۆ دوا قسە چییە لەسەر ئەم دەسەڵاتی فیتنەکە لە نێوان عەلی و ئایشە ڕزای خوای لێبێ لە نێوان هاوڵانە لە هەردوو بەرەکەیانی ڕۆڵی خراپی جێڕا دوا قسە ئەوەیە کە عەبدوڵای کوڕی زوبەیر کە لیان پرسی پێش ئەوەی کە شەڕەکە دروست بێت و شەهید بکرێ عەبدوڵای کوڕی زوبەیری شەهید کرد بەڵێ تەڵحەش شەهید کرا لە شەڕەکە خوا ڕازی بێ فەرمویان بۆوە ئەکەن یانی ئەمە شەڕی لێ ئەکەوێتەوانێ فەرمی ئێمە ئەم ئاەتەمان ئەخوێندەوە لە سەردەمی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام وەتەقوا فتنة لا تصيبن الذين ظلموا منكم خاصة خۆتان لە فتنە هەیە بپارێزن کە تەنها زاڵمەکان تووشی کارەساتەکەی نابن چاکەکانیشتان تووشە ئەفەرمێ ئەو کاتە ئەمان خوێدە نەمازانی ئێمە خۆمان تێ ئەکەوین و مەبەستەکە خۆمانین کە ئێمە ئەم فتنەیە دروستە جا پرسیارەکەی جەنابە لەسەر فتنە بەڕاستی ڕووی کردە هەر شوێنی خوای گەورە فەرمووی وەالفتنەة أشد من القتل فتنە بەبەست پێی ئاژاوەیە فتنەی کوردیەکە نادوو زمانی فتنە ئاژاوە خراپترە لە قەتل ئاژاوە لە شوێنێکا دروست بوو مامۆستا عەباس زۆر بە زەحمەت کۆنتڕۆڵەکرێ زۆر بە زەحمەت چارەسەرەکرێ خەڵکی زۆر حەکیمیەوە بتوانێت چارەسەریکە باشە عەلی کوڕی ئەبوو تاڵیب ڕزای خوا لێبێ ئەو حەکیمە بوو چارەسەری ئەکرد بەڵام ئەمان ئیجتیهادێکی خەتەیان هەبوو پێشتری ژوتمان خۆ لەو کاتە نازان خەتە دوایی دەرکەوت ئێمە ئازانین ئێماڵێ وڵا خەتا بوو نەتیجەکانی ئێمە بینین بەڵام ئەوان نازانن کە بچوونیان بۆ بەسڕە و ئەو شەڕێ دروستە بێتەوە بۆیە حتا دایک ماشە لە کاتی وەڕینی سەگەکانە ویسی بگەڕێتەوە ئەوان وتیانە عەلی کوڕی ئەبوو تاڵیب ڕزای خوا لێبێ یەک حەدیسی صەحیح دوای شەڕی جەمەل بە حەسەنی کوڕی وت کوڕم وددت لو أن أباك مات قبل 20 سنة حەزمە کرد باوکە پێش 20 ساڵەوە پێش بمردایە ئەمەم نەبینیە ئەم حاڵەتەم نەبینیە ئەم شەڕە ئەفەرمێ حەسەنیش پێی فەرموو باوکە ئەی من پێم نەوتی
پێم نەوتی باوکە ئەم فتنێ ئاوا گەورە ئابێت وەمانە فەرمی جا من کوڕم من چوزانم ئەمەی تا دروستە بێت هەمووانی وەکو تەڵحە و زبێر و خۆیان لێ ڕازی بێ هاوڵەکانی تریش لە کاتێکە بەیعەت ئەدەن بە ئیمامی عەلی بەڵام گێڕایەڵی سەدا سەدی ناکەن یانی ئەوە جێگەی زۆرێک مامە ساحبان ئیجتیهاد غەڵەتەکە لێرایە یعنی خۆت تەماشا کە ئێستا هەموو ئومەتی ئیسلامی لەسەر ئەوەیە کە نەئەبوو ئەویان وایان کردا بەس بوو یعنی بوو ئەبووە گوێڕایەڵی عەلی کوڕە ئەبوو تاڵیب بوونا بەڵام گوێڕایەڵیان نەکرد ئێمە لێکەوتەکانی هەڵەگرین بۆ ئەڵقەی داهاتوو زۆر سپاس دەکەین مادوومان کردی بۆ ئەمەڵقەیە بینەرە بەڕێز و خۆشەویستەکان لەگەڵ بەڕێز دکتۆر حسین پسپۆڕی مێژووی ئیسلامی و مامۆسایی زانکۆ گفتوگۆمان لەسەر سەرەتای دەست بەکاربوونی ئیمامی عەلی ئیمامی باوەڕداران وەک خەلیفەی چوارەم خۆیان لێ ڕازی بێ کرد هیوادارین کە جۆرێک لە ئاشنایەتیتان پیدا کردوێت لەگەڵ ئەو سەردەمەش وە دروستبوونی فیتنە لە نێوان مسلمانانە و بەداخەوەیانی لێکەوتنەوەی ڕوبەڕووبوونەوەی مسلمانان لە نێوان خۆیانە لە ئەڵقەی کۆتاییە تەواوکەری فەرمانڕەوایەتی ئیمامی عەلی کوڕی ئەبی تاڵیب خوای لێ ڕازی بێ و خەلیفەی چوارەمی مسلمانان باسی کۆتابەشی ئەم فەرمانڕەوایەتیەکەین تا ئەو کاتە هەموو لایەکتان بەخۆی گەورە و مەزن ئەسپێرین خواتان لەگەڵ